بەڕێزان و خۆشەویستانی پانێڵی بەها، ئێستاش بۆ ڕازاندنەوەی پانێڵەکەمان، بۆ بەرەکەتدارکردنی مەجلیسەکەمان بە جوانترین وتە کە یەکەم هەنگاومان هەتا ئێستا باسمان نەکردبوو ئەچینە خزمەت مامۆستا مەحموود کەرکووکی بۆ خوێندنی قورئانی پیرۆز با بفەرمێت. وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك إلي المصير وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا واتبع سبيل من أناب إلي ثم إلي مرجعكم فأنبئكم بما كنتم تعملون يا بني إنها إن تك مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأت بها الله إن الله لطيف خبير يا بني أقم الصلاة وأمر بالمعروف وانه عن المنكر واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور ولا تصعر خدك للناس ولا تمش في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور. ئێستاش ئەچینە خزمەتی بەرپرسی ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کاک محەممەد قادر بۆ پێشکەشکردنی وتەی بەخێراتن با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. سپاس و ستایش بۆ خوای خاوەنی کەون و هەموو مرۆڤایەتی، ئەو خودایی کە وەک هەمیشە فەزلی بەسەرا کردین و بووین بە خاوەنی ئەم دەرفەتە تاکو لە پانێڵی بەها لە پانێڵێکی لەم شێوەیە لە خزمەتی ئێوەی خۆشەویست و ئازیز دابین. بەخێر هاتن بۆ پانێڵەکەتان پانێڵی بەها. بوون بە میوانمان جێگای فەخر و شانازیە. سوپاسی ئامادەبوونی سەرجەم کەسایەتی و هێز و لایەن و مامۆستایانی ئاینی و پیاوە کەسایەتە ماقول و میوانانی خۆشەویست دەکەین. لێرەوە سوپاسی مامۆستایانی ئازیز جەنابی مامۆستا جاسم کەلاری لە شاری کەلارەوە تەشریفیان هێناوە، جەنابی مامۆستا سۆران عەبدولکەریم، دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی کە وەک هەمیشە عەزیەت دێدەین و خوای گەورە پاداشتی خێران باتەوە. لە باسی گەنج وتراوە تەمەنێکی پڕ لە تاقەت و توانە ئەبێت پڕ بێت لە هیوا. هەڵبەتە گەنج کۆڵەگەی پشتی کۆمەلگا و خۆکارێکن بۆ جوانکردن و مانابەخشین پێی.
هەر بۆیە ئێمەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناونیشانی ئەم جارەی پانێڵەکەمان بە گەنج دەست نیشان کرد. لەسەرمانە دەست بە گەنجەکانمانەوە بگرین و ڕێ لە لێشاوی جاهیلی کە ڕویان تێنەکا و ژیانیان بەرەو تاریکی هەنگاو نەنێ. وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان شادومانین کە سەرجەم ئەندامەکانمان لە تەمەنێکی گەنجدان. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان لە کەم و کوڕیمان ببورن. دیارە بابەتی فێنکەرەوە لە دەسەڵاتی ئێمەیانە سیستەمی فێنکەرەوەی هۆڵەکە ئەوە ڕێمان پێدا. دیارە ئێستا سەرجەم فێنکەرەوەکان کارەکەن، بەڵام لۆ زیاتر لەبەر قەرەباڵغی شوێنەکە و چڕبوونی شوێنەکە بە گەورەی خۆتان لێمان بەخشن. ئێستاش هەمومان لە خزمەتی ئەو مامۆستا خۆشەویستانە بین کە لە شارە جیاوازەکانی کوردستانەوە لە خزمەتی هەمومانەیە. دووبارە و سێبارە بە ناوی ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. خوای گەورە پاداشتی خێرتان باتەوە. ئێستا ئەچینە خزمەتی جەنابی مامۆستا فەرحان بۆ ئەوەی کە پانێڵەکەمان پێشکەش بکات. با بفەرمێت. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، براني برزم خوشكان إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. براسي ديارة قرمة من بيم خوش بوي قرمة كشمان توزق لبير بچێتەوە أو خلق كليرة هاتوا برزان ديارة نشانة إيمانا حضور جنابتان بۆ جۆگرتن لە قورئان لە سنت لە بابەتی ئاین و شەریعەت بەڕاستی نیشانەی دڵسۆزیە. خوای تەبارەک و تەعالا پاداشتان بداتەوە. بەڵام من پێم خۆشە لێرەوە ئەگەر ئەو برایانە نازانم دوای ئامادەیکەن، من ئەلێرەوە حەق ئەو ماندووبوونەی جەنابتان کە هاتوونە بۆ ئامادەبووان عومرێک ئەکەمە خەڵات، ڕەقەمەکانتان ئەدەینێ ئینشاء الله تعالا. ئەو مامۆستا محەممەد ئەڵێ ئێستا ڕقەمەکان حازرەکەین، ئەو ڕقەمانەتان ئەدەینێ لای خۆشمان نوسخەیەکە بێ ڕامان کێشە ئەو ڕقەمە لای چێ دەرچوو. ئەوە خەڵاتی ئەو خەڵاتە کە گەشتێکی عومرەیە پیرۆزی بێ، خوای گەورە لێی قبوڵ کا و دوعای خێرمان بۆ بکە. لە سەرەتاوە لەسەر ئیزنی جەنابتان زۆر زۆر بە خێراتنی مامۆستا جاسم کەلاری ئەکەین، داوای لێ ئەکەین بفەرمێ بۆ سەر ستێج. بفەرمە مامۆستا گیان. لە دوای جەنابی مامۆستا کاک دکتۆر کە هەمیشە بە قسە خۆشەکانی و بە سوودەکانی بەڕاستی ئسلوبی خۆی دۆزیوەتەوە، فەرمووی لێکەین با بفەرمێ کاک دکتۆر. لە دوای جەنابی مامۆستاش مامۆستای گەورە مامۆستا سۆرا عەبدولکەریم با بفەرمێ. برانی بەڕێزم خوشکانی ئیماندارم، دڵتان لای برای خۆتان بێ. دیارە ئیمڕۆ ئەو ڕۆژەیە کە پۆلی شەشی ئامادەی نمرەکانیان بۆ هاتۆتەوە. پێش ئەوەی دەست پێ بکەم شتێکی ڕووداوێکی کورت و حەقیقەت کە ڕووداوی گەنجێکە. هەندێک ئەڵێن زیرەکیە، هەندێک ئەڵێن ئەم شتە ناکرێ بکرێ لەگەڵ دایک و باوک، چونکە مامۆستایان ئێستا باسی گەنجانەکەن. یەکێک لەو مامۆستایانە شتێکی گێڕایەوە بەڕاستی ئەمە ڕووی داوە. تەلەبەیەک بەس کەس ئەوە دووبارە نەکاتەوە بەڕێزان، تەلەبەیەک هەیە، تەلەبەیەکی کچە ئافرەتێکە، ئەو ڕۆژە دایکی چۆتە غورفەیەوە لە یەکێک لە وڵاتە عەرەبیەکان. بانگ کچەکەیەکا، کچەکە دیار نییە، چەندین جار بانگی لێیەکا، کچەکە دیار نییە. سەیری مێزی خوێندنەکەیەکا کە چەند جارە خوێندنی لێیە کرد، وەرەقەیەکی لێیە نووسێتی وەڵڵا هیدایە ڕاستیەکەی گەردنم ئازاکە، من پەیوەندیم هەبووە لەگەڵ ئەو کوڕەی جیرانمان، کوڕی فڵان کەس
بۆیە وعدمان داوە بڕۆین بەڵام من لەم ئاخیرێ بۆم دەرکەوت ئەوە من ڕۆیشتومە گەردنم ئازاکە بەڵام بۆم دەرکەوت ئەم کوڕێکی ئالوودەی تلیاکە ئەم کوڕە بەڕاستی جگەرەکێشە ئەم کوڕە کەتنیە دیکەشی کردووە دایکە گیان ئەم کوڕە ئەوەیە ئەو ماڵەی دەسە چەپمان کە ماڵێکی دەوڵەمەندن ئاڵتونەکەی ئەوانشمان بردووە و ڕۆیشتوینە بە باوکشم بڵێ گەردنم ئازاکەن بەڵام لە هەمووی ناخۆشتر ئەو کوڕێک کە من دەستم لەگەڵی تێکەڵاو کردووە ئەڵێن نەخۆشی ئایدزیشی هەیە پەرژین بێ لە ڕووتان دایکی بەڕاستی شۆک هەبێ کە نامەکە ناخێنێتەوە فرمێسک لە چاوی دێتە خوارەوە بە تەواوەتی دایکی کە دەستەکا بە گریان ئەڵێ ئەی کچی شیرینم چیت لێ هات بۆ چۆن ڕۆیشتی کچەکە ناو جامخانەکە خۆی شاردوێتەوە ئەڵێ وەڵای دای ئەوانە هیچی ڕاست نەبوو بەڵام ئەوە لە مەکتەبەکەەوە نمرەیان بۆم ناردوێتەوە ناجح نەبوومە بەس لەبەر ئەوەم بوو لێم تووڕە نەبن لێم نەدەن کوراڕێ وەڵە دایکەکەم وەرە وەڵە ئەوەی لێتدا بزانە ئەوها ئەنجا بەڕاستی ئەنجا کەس ئەم پیلانە دووبارە نەکاتەوە بەڵام بۆ دایکان و باوکان ئەویان لە پێش چاو بێکەوە لە نمرە ئەوەی نمرەی کەمی هێناوە لەوەش قورستر هەیە دەرفە دەدەین بە مامۆستایان جەنابی مامۆستا جاسم کەلاری کە قەول وایە ئێمە مامۆستاکان بناسیێنین بەڵام لەبەر ئەوەی کە گەرمایە کاتەکە زیاد نەڕوە ئەم مامۆستایانە هەمویان ناسراون المعرف لا يعرف ئەوەی خۆی ناسراوە نایان ناسرێنی مامۆستا بۆیان باس کردووە و گەردنمان ئازاکەن هەمووشیان پێیان خۆش نەبووە و تعریفە بکەین ئەمە گشتمان ئەیان ناسین لە سەرەتاوە جەنابی مامۆستا جاسم کەلاری بابەتێکی زۆر گرنگی بۆمان ئامادە کردووە بابەتێکی ناوازە کە پرسیاری زۆرێک لە گەنجەکانە ئایا ئێمە ئەڵێن گەنجەکان ئەو هابن گەنجەکان ئەبێ وا بکەن ئەرێ کاکە بۆ وا ناکەن ئەرێ کچەکان بۆ وا ناکەن ئەی باشە دایک و باوکان جەنابی مامۆستا دایک و باوکان ئەرکیان چییە بە تایبەتی ئەوانەی گەنجیان هەیە لە ماڵەوە ئەوانەی کە منداڵی بچووکیان هەیە زۆر جار وەگەوە تەعاملەکەن کە منداڵی هەزەکاریان هەیە وەگەوە تەعاملەکەن کە منداڵی گەورەتریان هەیە بۆیە ئەم پرسیارە ڕووەکەینە مامۆستا دایک و باوک چۆن هەست بە پرسیارەتی بکە ئەگەر کاتێک گەنجی هەبێ لە ماڵەوە جەنابی مامۆستا مایک بۆ جەنابتە و وەڵاممان بدەیتەوە بفەرموو بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله بران وخشكاني بريس سلام ورحمة وبركات إخواتنا لسربيه خم زور بخوش حال زانم أمرو لبردم أم پۆلە مسلمانە کورد زمانە هاودین و هاو نیشتیمانە دانیشتوم شاری کەرکووکی خۆشەویست یەکێکە لەو شارانەیەکەوە زۆر پێی دڵخۆشم گرنگیدانی خەڵکی ئەم شارە بەڕێزە بە دینی ئیسلام ڕووکردنیان لە مزگەوت تەحەمولکردنی گەرما و سەرما و ناڕەحەتی و قورسی و نەداری و برسێتی بۆ سەرخستنی داوای ئیسلام جێگەی شانازی و دڵخۆشیە بەڕاستی ئەوەندەی ئێوە دڵخۆشن بە هاتنی مامۆستا سۆران و کاک دکتۆر منیش ئەوەندە خۆشحاڵم بە دیداری ئێوە کە لە خزمەتتانە دانیشتوم ئەمڕۆ لە خزمەتتانە بەتێکمان هەڵبژاردەوە و جەنابی مامۆستا فەرحان ئاماژەی پێکرد زۆر پێویستە لە وتاری هەینیە لە سۆشیاڵ میدیا لە شوێنەکان گرنگی پێ بدرێ ئێستا کار لەسەر هەڵوەشانەوەی شیرازەی خێزان ئەکرێت هەوڵەدەن پەیوەندی لە نێوان باوک و دایک لەگەڵ مناڵە نەمێنێ هەموو ڕێگاکانیان گرتوۆتە بەر یوتیوبەرەکان لەوانەی ئیستا هەندێکتان لێرە ئامادە بن ئەوانەی کەوا سۆشیاڵ میدیا بەکاردێنن لەوانەیە بەهۆی حەڵقەیەک نیو سەعات 10 دقە 5 دقە حەڵقەیەکی کۆمیدی کە تۆ وێنای باوکەکەی بە شێوەی دڕندە تند و تیژ لەگەڵ مناڵەکەی غەرسی فکرەیەکی وا ئەکەی لە مێشکی مناڵە کەوا باوک و دایک بریتین لە عایق لە ڕێگرێک لە ڕێگەی مناڵەکەی گەنجەکەی نایەڵێن وەکو مرۆڤ بژی هەمیشە دائیمە وەکو دڕندەیەک ڕێی لێگرن کاتێککە بینین کەسێک دێت زەرری ئەم جۆرە فکرە ئەکا لەناو مناڵەکانمان لەناو گەنجەکانمان
ئەبێت تەنانەت بە کۆمنتێکیش بێ بەشدارێن پێی بڵێن ئەم کارە مەکە. باوکو دایک هۆکاری پاراستنی کۆمەلگای ئێمەیە، هۆکاری دروستکردنی شیرازەی خێزانە، هۆکاری ڕێزگرتنمانە لە یەکتری، هۆکاری پاراستنی مناڵەکانە، ژن خواستن و زەواج لەسەر ئەساسی ڕێزی باوکو دایکە. خوای گەورە مێرەبان کردوێتە بنەمایەکی سەرەکی. خوای گەورە مێرەبانە فەرمووی وەقەضا ڕەبوکە ئەللا تەعبودوا ئیلا ئیاه وبالوالدین ئیحسانا. بە یەکەوە باسی عبودیەت و باسی گوێڕایەڵی باوکو دایک لە پاڵ یەکە ئەکا. باس لە حەوت تاوانە گەورەکە ئەسەبع الموبقات ئەکا. یەکەمیان شەریک بۆ خوا قەراردانە، دووەمیان بێگوێی دایک و باوکە. هەر یەکێک لە ئێمە مەسئولین، وەکو چۆن داوای موچە ماف و حەق و وردە شتەکانی ژیانمانەکەین، بەو شێوازە پێویستە لەسەرمانە بۆ پاراستنی شیرازەی خێزان ڕێزی دایک و باوک بگەڕێنەوە. ئەمە وەکو سەرەتایەک ئەگەرچی لە مەوزوعەکە دەرەچم، بەڵام ئەمە مقەدیمەیەکە بۆ تێگەیشتن کە مەسەلەی پاراستنی پەیوەندی باوک و دایک لەگەڵ مناڵەکەیە یەکێکە لە گرنگترین بابەتەکان کە پێویستە تاک بە تاکی ئێمە گرنگی پێ بدەین. مناڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین. ئەو مناڵەی کەوا بە مناڵی پەروەردە ئابێ لەسەر ئەوە پەروەردەی کە دایک و باوک دوو کەسایەتی مقدسن. تۆ چۆن پیشانیان دەدەیت؟ تۆ کاتێک کە باوک و دایکت ماوە لە بەرچاوی مناڵەکەت کاتێ باوکت دێتە ژوورە لەبەری هەڵسە، کاتێ چێتە دەرەوە پێڵاوەکەی بۆدا بنە، دایکت هاکەزە، دایکت دێتە ماڵە لەبەری هەڵسە، بە دایەگیان باینکە، بە باوەگیان باینکە، هەر کاتێکی بینی دەستی ماچکە بۆ ئەوەی پیشانی مناڵەکەتی بدەیت کە دایک و باوک دوو ئایکۆنی گرنگن لەناو کۆمەلگای ئێمە. چونکە بەیانی تۆیش وەکو ئەوت پێ دێ پشتە چەمێ مناڵەکەتە بێتە مڕایق و گەورە ئەبێ ئیتر جارێکی تر کاتێ بە مناڵی پیشانتدا دایک و باوک دووشتی ئاساین اعتیادیە کاتی دێن لەبەریان هەڵناسی ڕێزیان لێناگری غەیبەتیانەکەی قسەیان پێەکەی، ئەو کاتە مناڵەکەی وا سەیریتەوەکە. بۆ ئێمە زۆر زۆر گرنگە. ئەمڕۆ پەیامی من ڕووی لە باوکان و دایکانە چۆن لەگەڵ مناڵەکانیانە تەعامولەکەن. گرنگە بۆ تۆی دایک و باوک. خوای گەورە مێهرەبان دیاریکی بە تۆ بەخشیوە، واللهی ڕۆژانە ئێمە خەڵک داوامان لێەکەن، پەیوەندیمان پێوەکەن، داواکەن، دایک ئافرەت داوامان لێکاڵێ مامۆستا توخوا دوعام بۆ بکە خوا مناڵێکم داتێ و بمرم. و ئازانی کە خوا مناڵێکی بە تۆ داوا شتێکی کەمە. یەهەب لمن یەشاء ئیناثا وەیەهەب لمن یەشاء الذکور. لە پێشە باسی مێەکە ئەفەرمێ ئەوەی ویستی هەیە کچیە داتێ، ئەوەی ویستی هەیە کوڕیە داتێ، جاری وایە هەردووکیانە داتێ، بەڵام هەندێکیش هەیە خوای گەورە مێهرەبان پێی نادا. ئەسڵەن بوونی مناڵ تەنانەت جاری وایە داوامان لێکن ئەڵێن دوعامان بۆ بکە خوای گەورە مێهرەبان مناڵێکمان داتێ با مناڵەکەمان نوقسان بێ، لە کاتێکە خوا دەوڵەمەند ناتوانێت مناڵێکی کامڵت بداتێ. بەڵام تۆ جارێ هەر ئەوەندەی دایکیت باوکیت خوای گەورە مێهرەبان منەتێکی گەورەی لەگەڵ تا کردووە. لە دوای ئەمە شەو درەنگێک لە خەوەڵەسی سەعات دوو سەیرەکەی یان بەیانی ئەتەوێ مناڵەکەت بنێری بۆ مەکتەب، سەیرەکەی مناڵەکەت لەناو خەوێکی قوڵان نغرۆ بووە، ئاگای لە خۆی نییە، بانگیەکەی هاوارەکەی تووڕە ئەبینەی، تۆ بۆ ئەوە خەوت قورسە، تۆ بۆ ئەوە ئاگات لە خۆت نییە، تۆ مە نازانم چی. لەو کاتە بیرکەرۆ چەند دایک و باوکەیە شەوتا بەیانی بە دیار مناڵەکەیانەوە کە نەخۆشن، کە شەلەل دەماغن، کە نەخۆشیەکیان هەیە، شەوتا بەیانی بە هاوار و ناوە نەیهێشتۆ دایک و باوکیان بخەوێ. تۆ قەت بیرت کردو تۆ لە ناو نیعمەتێکی گەورەی کەوا بۆ تۆ ئامانەتی کە گەورەت پێدراوە و نیعمەتێکی زۆر زۆر گەورەت پێدراوە. پاراستنی ئەم نیعمەتە زۆر زۆر گرنگە. کۆمەڵێ بنەمای ئەساسی هەیە، کۆمەڵێ ڕێسا هەیە بۆ ئەوەی تەعامل لەگەڵ ئەم نیعمەتە جوانە بکەی کە خوا بە تۆی داوە. یەکێک لەمانە تۆ هەوڵ بدە ڕۆڵی باوکایەتیت لە دەست مەدە، ڕۆڵی دایکایەتیت لە دەست مەدە. ئەگەر بێت و تۆ سۆزی باوکایەتیت لە مناڵەکەت بسەنیتەوە، یعنی هیچ نەبێ لە ڕۆژێکە جارێک لانی کەم لە 24 ساعتە یەک جار کە ئەوە کەمترین مافە بە مناڵەکەتەی دەیت. کوڕەکەت بگریتە باوەشە بڵێ ڕۆڵە گیان تۆ خۆشەویستی منی، کچەکەت لە باوەش لە ئامێزی خۆت بگری، جارجار سرودێکی بۆ بێژە، جارجار دەست تێکەڵی قژی بکە، جارجار سەری ماچ کە بێژە مە کچە جوانەکەی خۆمە، ماشەڵڵا چەند گەورە بوویتە، چەند جوان بوویتە، چەند عاقڵی، با هەزار نەقست لێبینی و ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان جوانیەکت لێبینی باوەش کە ملیا پیشانی بدە کە تۆ باوکی ئەوی، پیشانی بدە کە تۆ دایکی ئەوی. ئەگەر ئەو سۆزەی لێ ببڕیتەوە ناچارە بێ مناڵەکە لە قۆناغێک لە قۆناغەکانی تەمەنیا بڕوا بگەڕێ کەسێکی تر سۆزی بدات. ئەو کەسە سۆزیە داتی ئەگەر کچەکەت لە کوڕێک وەری بگرێ سەرگەردانیەکە بە دوای حەز و ئارەزوەکانیان، ئەگەر لە کچێک وەری بگرێ کچەکە سەرگەردانیەکە بە دوای کۆمەڵێ فکرەیە
لەناو عایلەیەکی ترا پەروەردووە فێری شتی تری نەکردووە فێری شتی باشیان نەکردووە کچەکەت دەست ئەگرێ بە ناو هەڵدێرێک خوا ئازانی بۆ کوێیە بە فێری دڵداریەکە لەگەڵ کوڕا فێریەکە لەگەڵ ئەمە واکەزا کوڕەکەت فێری هاوڕێگەسخوازیەکە کوڕەکەت فێری نازان حەز و ئارەزوو بە دوای کچاوچوونەکە لە هەدەفەکانی ژیانە دوای ئەخا بۆچی وای هات بۆچی کوڕەکە بە دوای ئەماچ چونکە تۆ ڕۆڵی باوکایەتیت لە خۆت سندەوە خوای گەورە مێرەبان پۆستی باوکایەتی پێتدا دەسەڵاتی دایکایەتی پێتدا تۆ لێت سندەوە بە تووڕەبوون بە قسەکردن بە هەڵچوون بە قسەی ناخۆش بەرامبەر مناڵەکەت ئەو کاتە کەسێکی تر ئەچێت ئەو پۆستە وەرئەگرێت ئەو کاتە تۆ تەنیا پۆستت هەبێتە پۆستی شەڕکردن لەگەڵ مناڵەکەت لەبەرەوە خاڵی یەکەم پۆست دەسەڵاتی باوک و دایکایەتیت لەدەست مەدە ئەنجا خاڵێکی تر ئەوەتانێکەوە هەرگیز پشت بە هیچ کەسێکی تر مەبەستە بەڵێ تۆ پشتە بەستی بە مناڵەکەت ئەیخەیتە دەرسی هاوینەی قورئانەی نێری بۆ مزگەوت بەڵام کامل پشت بەوە مەبەستەکە بێژی تەواو مامۆسایەکە بۆی گرۆ دەستی قورئانی پێدا مەدرسەیەک هەیە فێری عیلمیەکە شوێنێک هەیە فێری ئەم شتانەیەکە دەورەیەکی تەمرینی ڕیاضەم بۆ کردوتەوە فێری وەرزشیەکە دەورەیەکی هاوینانم بۆی کردوتەوە کەوا لە فیزیا بە قووەتیەکە لە زمانی عەرەبیا بەهێزیەکە اتیکال مەکە سەر ئەمانە لەوانەیە مناڵەکەت لە ڕێی دەورە تووشی انحراف بێ ئەبێت تۆ هەمان شێوە ڕۆڵی خۆت ببینی ڕۆڵی دایک و باوکایەتیت لێرە ببینی زوو پرسیاری لێ بکە ئەمڕۆ فێری چی بوو چیت کرد چیت نەکرد ئەبێ ئاگادار بی ئەم خاڵە لە دەست نەدەی واروەها ئەوە بزانەکەوا تۆ لە هەر ئاستێک لە ئاستەکانی ژیانە بیت تۆ باوکیت لە ماڵە باوکیت لە هەر ئاستێک لە ئاستەکانی پۆستا بیت مامۆسای زانکۆ بیت پزیشک بیت محامی بیت حاکم بیت دکتۆر بیت هەر کارێک لە کارەکانە بیت کە هاتیتە ناو دەرگای ماڵەوە تۆ ئەبیتە باوک تۆ ئەبیتە دایک تەواو من یەکێک لە ڕووداوە خۆشەکان کە زۆر جار یعنی پێی دڵخۆشم ئەو کچەکەم ئەو کراسپەیە دانیشتووە لێرە کچەکەم جار وایەوە لە سوعبەت قساکەین بە یەکۆ جارجار پێم ئەڵێ ئەڵێ تخوا تۆ مەلایت بە من ئەڵێ تخوا تۆ مەلایت ئەژم نەوەڵا من مەلانیم من باوکم هەر بەڕاستی ڕاستەکە من لە ماڵە مەلانیم من مەلام ئیتر پێکەنی ئەزانی ڕۆڵەکەی من چییە دەوری من لەم شوێنە تخوا تۆ مەلای نەوەڵا من مەلانی من کەی لە ماڵە مەلام ئەمامەکەم فراداوە و جلوبەرگی مەلام لەبەرانیە ئیسە من باوک لێرە ئەوە پێویستی پێێتی من بیگرمە باوش ئەوە کوڕەکەمە پێویستی بێت ئەچم بۆ حوجرەی فەقێ ئەوە تا کوڕەکەم دانیشتووە لە حوجرەی فەقێ لام پێم وتووە هاتمە حوجرەی فەقێ من باوک نیم من مامۆسای حوجرەم ئەبێ وەکو فەقێکان تەعاملکەی بۆی فەقیەکان وا نەزانن کەوا تۆ جیاوازی لەوان بەڵام کە هاتیتە ماڵ ئیتر من جارێکی تر مامۆسای حوجرە و مەلای مزگەوت من باوکم لەگەڵ تا قساکەم حیوارەکەین تو ڕابین لە یەکتری ئاشتە بینەوە دەسەکەینە من لە یەکتری دەمێتەکەم قسەی خۆشەکەین بە یەکەوە لەسەر ڕۆڵێکان بینی خەڵک ناتوانێەوە بمبینێ کەوا بۆ ئێمە لە ماڵە باوکین با لە شوێنەکانە نمونەی بەرزیت بێ ئەبێ تۆی باوک ڕۆڵ ببینی مناڵەکەت کەی ئەخەوێنی کەی لە خەوەی هەڵیەسێنی ئەبێ تۆی دایک کاتێ من لە ماڵ دەرچووم ئەبێ هاوسەرەکەم بێژێتە مناڵەکان بێژێ کاتی نوێژەکەت بکە ئەبێ ڕۆڵی دایکایەتەکەی ببینێ ئەبێ لە کاتی خۆیان خواردنی بۆ حازر بکە لەبەرەوە تۆ لە هەر ئاستێک لە ئاستەکانە بیت ئەبێ ئەوە لە بیر نەکەی کەوا تۆ باوکی تۆ دایکی سۆشیاڵ میدیاکان قیلانیان داناوە بۆ مناڵەکانی من و تۆ گەرەکیانە فێری ئەخلاقی خراپی بکەن گەرەکیانە بەم لاولا بیون یەکەم کەس مەسئولە لە مامۆسا گرنگتر خۆتی ئەسڵەن جاری وایە مناڵەکانمان نێرن بۆ مەکتەب لە مەکتەب مامۆساکە پەروەردەیەکی خراپی هەیە مامۆساکە تربێتی خراپێ دەمی پیسە جنێوەدا ئەسڵەن مامۆساکە جاری وایە مناڵەکەمان تۆ شۆک بووە کۆمەڵە قسەی لە مامۆساکان بیستووە تێدی باوە ئەمڕۆ مامۆساکەم وایوت لە ماڵ ئێمە ئەم قسانەی نەبیستووە ئەم شتانەی نەبیستووە ئەڵەم کوڕم گوێی مەدەرێ ئەو خەڵەت پەروەردەکراوە تۆ بێ وەک خۆمان بە وەک ماڵی خۆمان بە تۆی باوک و تۆی دایکە بێم ڕۆڵە لە دەست نەدەی با بڕۆ لە دەرۆ ناشرینی ببینێ بەڵام بێت لە ماڵەکەی تۆیە مەدرسەیەکی تر هەبێ مەدرسەکە مەدرسەی هەڵسوکەوتە جوڵەیە جوڵەی جوانە قسەی جوانە لەگەڵ مناڵەکانتە لەبەرەوە کاتێکیان بۆ تەرخان بکە پرسیاریان لێ بکە لەگەڵ هاوڕێکەتە ئەمڕۆ چیت کرد لەگەڵ کچە هاوڕێکەتە کچەکەم چەند دەقە لە ئینتەرنێت قسەت لەگەڵا کرد چەند دەقە نامەی بۆت نارد چەند دەقە تەلەفۆنی بۆت کرد ئیمڕۆ 50 دقە قسم لەگەڵ مۆبایلەکەی دایکم 50 دقە لەگەڵ کچە هاوڕێکەما قسم کرد بۆ کچم
50 دقه زۆرە بێ لەم 50 دقه 5 سوودی قسەکانتم بۆ باسکە من ئاوا مناڵەکەم کچەکەم بانگەکەم ئەڵێ ئەمڕۆ چەند دقه قسەت کردووە ئەڵێ ئەمڕۆ نیو سعات قسەم کرد لەگەڵ کچە هاوڕێکەمە ئەڵێم لەم نیو سعاتە 30 دقه سێ ئیسیفادەیم بۆ باسکە سێ سوود لە قسەکان کە بینیتان پێەکەنێ ئەویش جاری وایە بۆ ئەوەی ئەو قسەم بۆ بکاتەوە جاری وایە من هاوڕێیەکم تەلەفۆنم بۆ قسەم لەگەڵەکە باسی مۆزوعەکەم لەگەڵەکە ئەڵێ باوە چەند دقه لەگەڵ هاوڕێکەت قسە کرد ئەڵێم 12 دقه ئەڵێ 12 سوودم لە سوودەکانی خۆت بۆ باسکە طبعا ئەمە فێرکردنە بۆ ئەوەی کچەکەم لەگەڵ ما حیوار بکە ڕەخنەم لێ بگرێ کوڕەکەم جاری وایەژێ باوە قسەی وا مەکە بۆچی وایەژی وە مناڵی قسەمەکەر هیچی ناوت بەس سە پێمێژە باوە تۆ بۆ وایەژی بۆ ئەم قساکە ێژم کوڕم لەبەرەوە وامت جاری وایە غەڵەت قسەم کردووە پێمەژە باوە بۆ وایەژی ێژم وەڵا ڕاستەکە ئێ ڕاستەکە غەڵەتم کردووە ئەبێ فێری بکەم لە غەڵەتە ڕاوەستێ ئەبێ باوک بم بۆی گاڵتەی لەگەڵا بکە پێ بکەنە سوعبەتی لەگەڵا بکە پێویستی بە پێکەنینی تۆیە پێویستی بە سوعبەتە پێویستی بە ڕۆتینە من بڕۆمەوە بۆ ماڵ لە ماڵەوە دانیشم بڵێم کچەکەم کوڕەکەم بێ دانیشن الحەمدولله والصلاة والسلام على رسول حەدیسێکی بۆ باسکەم و بگریم و بێژم پێغەمبەر سڵات ئەو لە وتارەکانە گوێم لێگرێ لە تیکتۆکە لە ڤیدیۆ لە یوتیوب ئاوا بینێ نا لە ماڵە پێویستی پێ بکەم لە ماڵە کوڕە بچووکەکەم پێویستی پێ دەستی بگرم لەگەڵی هەڵپەڕکێ بکەم ئەیخاتە سەر سرودێکی مناڵانە مناڵەکە سرود ئەڵێ من ئەو مناڵم پێویستی پێێتی لەگەڵی هەڵپەڕم ئەگەر ئێوە لە ماڵە ببینن من لەگەڵ نالی کوڕما دەستیم گرتووە هەڵ ئەپەڕم کەستانی تر گوێ لە محازەرەکەم ناگرن بەڵام هەر بەڕاستی من لە ماڵە هەڵپەڕکێ لەگەڵاک دەستی یەکرم هەڵاقنم ڕۆژێکیان زەلامی چوو بەلای ئیمامی عومەر شەکوای حاڵیە کرد لە دەست ماڵ و مناڵەکەی سەرەکە ئیمامی عومەر پشتی خەواندە و مناڵەکان سواری پشتی بوون سەرەکە مناڵەکان ڕاکا لەگەڵی و سواری پشتی ئیمامی عومەر بوون وتی هەی ئیمام ئەمە خەریکی چیت تۆ وەڵڵی من دە مناڵمەیە قەت کەسیانم ماچ نەکرێەوە کەس ئیمامی عومەر فەرمووی هەر بەڕاستی تۆ شیاونی بوویتە هیچ شتێک لەمانە ڕۆژێکیان یەکیان بە پێغەمبەری گوت سەڵات و سلامی خوای لەسەر بێ چوو پیاغەمبەر صلی الله علیه و سلم بینی سەرەکە حەسەن و حوسێن سواری پشتی پێغەمبەر بوون سەڵات و سلامی خوای لەسەر بێ تێی پێغەمبەری خوا ئەوە چیەکەی لەگەڵم مناڵان من دە مناڵمەیە ماچی کەسیانم نەکردووە فەرمی چی بێژم لەگەڵ کەسێکە خوا ڕەحمی لەناو دڵی ڕاکێشاوە تۆ ڕەحم لە دڵتان نییە من ئەمانە جەرگی منن خەڵکی خراپی خاوەن ئەخلاقی منحرف ئایلەی خراپەکارە بێتە هاوڕێی ئەبێتە مامۆسای ئەو کاتە جسمێکی نامەوە گەڕێتەوە بۆ ماڵیش کەسێکمان چاری ناکەین بەردەوام شەڕمانە بەردەوام هاوارەکەین نەقیڕێنین دوعای شەڕیان لێکەین خوا لێمان بسێنن بۆچی خوا لێمان بسێنن دەمەند درێژ من لەگەڵ خۆمانە لەگەڵ ئێوەی دایک و باوکە بۆی بتوانین پەروەردەیەکی باشیان بکەین هیوادارم توانی بێتم لەم قسانە پەیامێکتان پێ بگەێنم کە سوودێ بێ و سبحانەک اللهم وبحمدک أشهد أن لا إله إلا أنت أستغفرك بەڕاستی زۆر گەرمە من دڵم ژانەکە ئێمە ئاەت و حەدیث ئەڵێن ئەو خەڵکە بەو گەرمایە دانیشتووە بۆیە من بڕیارمدا ئەو عومرێ دیکە زیاد دەکەم 2 عومرە بۆ جەنابتان ئین شاء الله تعالی ئەو برایانە وەرەقەکان حازرکەین ئەگەر ڕقەمێکمان ڕاکێشە ڕقەمێ دیکەش ڕاکێشین 2 عومرە مبارەکتان بێ خوای گەورە لێتانی قبوڵکە رب العالمین کەسمان هەیە لەو برایانە لەو خوشکانە عومرێک خەڵات بکە مامۆستا عەدنان سەید بارەکە الله فیک خوشکانی خۆم برایان ئەو بۆیە 4 عومرە ئین شاء الله ئەو برا بەڕێزەشمان هەیە ئەو بۆیە 5 عومرە ئین شاء الله تعالی ئەو 5 عومرەمان هەیە ئین شاء الله ئەوە 6 عومرەمان هەیە ئین شاء الله تعالی 6 عمرەمان هەیە چێ دیکەمان هەیە چێ دیکەمان هەیە ئەوە 6 عمرە خوای گەورە پاداشی داتەوە مامۆستا جان ئەوە 6مان هەیە چێ زیادێک ئەمێ بیگەێنمە 10 عمرە ئەمێ بیگەێنمە 10 عمرە توان لە کوێ بابی دینم چێ لەو سەرەوەیە ئەوە 7 عمرە ئەوە 7 عمرە بارەکە الله فیکم ئەوە 7 گەشتی عمرەمان هەیە بەڕێزان 7 خوشکێکمان نییە ڕاتب خۆر بێ و دەوڵەمەند بێ خوشکێکمان نییە ئەو برایەش ئەوە 8 عمرە
بارك الله فيكم ئەوە چاودێری قوتابیانشە بارك الله فيكم چێمان هەیە بیکاتە نۆ چێمان هەیە بیکاتە نۆ ئەوە نۆ عمرە ئەوە نۆ عمرە بارك الله فيكم بارك الله فيكم حەز ناکەم دانیشتم ئەمە بیکەمە دا ئەمە بیکەمە دا عمرە برایان خوشکان ئەوە دا عمرە بارك الله فيكم فاگەرزە کاکە ئەوە مام ئەحمەدە جیرانمانە هەبوو نایناستم ئەوە 11 عمرە ئەوە 11 عمرە خوای گەورە لە هەموو لایەک ڕازی بێ ئەو بۆی فێنکەوە بن لەوە لە بادی تەبریدەکەیە کەس گلەی نەکا وەی بەدڵ جۆ بۆ کاک دکتۆر بگرین کاک دکتۆر بەختیار تاڵەبانی خوای گەورە پاداشی داتەوە ئومێد دەکەین ئینشاءڵڵا تا ئەخیر بڕاتە 14 و 15ش بەرەکەتێکی زۆر گەوری هەر بۆ خۆی یعنی بەجددی دڵمان پێخۆشە بە جەلسەکە دڵمان پێخۆشە بە فستیڤالەکە و بە چالاکی و بە ئامادەبوونەکە ئومێد دەکەم ئینشاءڵڵا هەمومان بە نیەتێکی خێر هاتبێتین چونکە بەلایانی کەمەوە دڵم بەوە خۆشە هەر یەکێک لە ئێوە بە تەماحێک نهاتوون بێرە چونکە باسی هیچ شتێک نەکراوە ئەگەر هەر عمرە و هەر سەردانێکی تر ئەگە تۆ زێڕیای تێبکەوێ یان فستیڤالێ چالاکیەک ڕیایەکی تێبکەوێ پێم وایە ئەمە ئینشاءڵڵا ڕیای تێ نەکەوتووە بەدڵ هاتوویتەوە بەدڵ ئینشاءڵڵا ئیسفادەت کردووە بەدڵ کەم تا زۆر ئەو خەڵاتانش بۆ جەناب دەرەچێ ئەزیزان مەسەلەی تەندروستی و گەنج بابەتێکە زۆر قسەی لەسەرە پێم خۆشە دوای سێرچی بۆ بکەن کاتێکە باسی هێڵس دەکەیت یان باسی تەندروستی دەکەیت لە گوگڵا سێرچی بۆ دەکەیت بە نزیکەی 7 ملیۆن زیاتر بابەت ئەهێنێت بەس بنووسە هێڵس لایف ستایل یعنی شێوازی ژیانی تەندروست بە نزیکەی چەند ملیۆن بابەت ئەهێنێت بەس بنووسە چۆن ببم بە گەنجێکی تەندروست بە نزیکەی چەند ملیۆن ڤیدیۆ ئەهێنێت بۆ بەم قسانە دەسم پێکرد دکتۆر بۆی کە پێت بڵێم قسە زۆر لەسەر تەندروستیەوە بەداخەوە لێ تێکچوونێک و هەڵەیەکی گەورە هەیە لە لای گەنجەکان بەتابەتی ئێوە کە خۆشبەختم توانین بڵێن زۆرێ لە ئامادەبووان گەنجن و هەندێک بە تەمەنی وەکو ئێمەی تایە کە سەر و 45 و نزیک 50کان و هەندێکی زیاترە بەڵام زۆری نەگەنجن وا تۆ وا تەسەورەکەی و هەڵەیەکی زۆر گەورە هەیە لە کوردی خۆمانە و لە گەنجی خۆمانە وا تەسەورەکات هێڵس و یاخود تەندروستی تەنها ئەگەر ڤایرۆس و بەکتریا و واگەر نەخۆشیت نەبێ و شێرپەنجەت نەبێت ئەوە تۆ تەندروستی من بەداخەوە ئەمەوێ ئەمڕۆ ئەم حەقیقەتە بگۆڕم کە بەداخەوە ئەوە بە کەسێکی تەندروست لە قەڵم نادرێت من مامۆستای زانکۆی کۆمارم لەوێ تەندروستی کۆمەڵ ئەڵێمەوە پەبلیک هێڵس ئەڵێمەوە ئەم ساڵ بە درێژایی ساڵ بەس بەوەم تەلەبەت تێگەیانووە بە کۆلێژی دەرمانسازی پێم وتوونە هەڵەیەکی زۆر گەورە هەیە لە کوردی خۆمانە ئەگەر بێت و دەرمان وەرنەگرێت و نەخۆش نەبێت خۆی بە نەخۆش نازانی کە بەداخەوە ئەمڕۆ دەیسەلمێنم زۆر جار تووشی نەخۆشی دەبین بەبێ ئەوەی پێی بزانین یەک جارێکم خۆتان چاکەزانن مرۆڤ لە چەند پێش بەشێک تێکاتوە بەشێکی بریتێ لە مێشک کە ئەتوانم بڵێم لە تووبا ئێمە وا دەیسەلمێنین کە مێشک ڕۆڵی ئەنجومەنی وەزیرانە بینێت هەرچی بڕیارە سەختەکانە بڕیارە گەورەکانە لە مێشکە ئەدرێت هەرچی بڕیارە چاری نووسازەکانە لە مێشکە ئەدرێت بڕیاری ئەخیر و کۆتایی بیکوژە بیبڕە هەڵسە دانیشە یەز بکە نۆ بکە بیخۆ مەیخۆ تەلاقیدا بیهێنەرەوە بڕۆ سەفەر بکە وەرەوە ئەمە هەمووی لە مێشکە ئەدرێت کە سەنتەرێکی زۆر گەورە و عەزیمە کە دوایی بۆتان باسەکەم کە بەداخەوە زۆر جار ئەمە نەخۆشە و پێی نازانین خۆشەر نییە مێشک تەنها شێرپەنجەی تێدا بێت بەشێکی تر هەیە لە جسما کە بریتێ لە دڵ و هەنێک جار ئێمە وەکو تۆپ دەڵێن نەفسە دڵ و نەفس کەتر چۆنی ناو ئەبەی کە قسەی زۆر لەسەرە ئەمە تەقریبا نەتوانین بڵێن وەکو پەرلەمان وایە گەڵاڵەی شتت بۆ دەکات شت دێنێ بە خەیاڵتا شت دێنێ بە مێشکتا چۆن لە پەرلەمانە دەڵێت ئەنجومەنی وەزیران پێمان خۆشە ئەمە بکەیت بزڵە دڵش و نەفسیش پێت دەڵێت پێم خۆشە ئافرەتێک بەرەوڕوو دێ سەیریکەی پێم خۆشە سەیری سایت و پەیجێ بکەیت پێم خۆشە ئەم پارەیە ئەم وەکۆڵێت ئاوا دەوڵەمەند بیت پێم خۆشە ئەم جۆرە شتە بەدەست بێنی پێشنیارت بۆ دەکات ئەوە عەقڵە لە ئەخیرا بڕیارەدات کە ئایا بیکەیت یان نەیکەیت کە پێم وتی ڕۆڵی ئەنجومەنی وەزیرانە بێت کەواتە خاڵی دووەم شتێک لە جسما لە لاشەیە کە پێی دەڵێن
دڵ و نەفس کە ڕۆڵی پەرلەمان دەبینێت هەمومان هەمانە و بەداخەوە زۆر جار نەخۆش دەکەوێت. خاڵی سێیەم کە زۆر گرنگ و مهمەیش بریتێ لە لاشە کە زۆر جار من وا بەراوردم کردووە لاشە ڕۆڵی وەزارەتەکانە بینێت. ئەگەر دەستە، ئەگەر چاوە، ئەگەر قاچە، ئەگەر پەنجەیە، ئەگەر ئەندامەکانی زاوزەیە، ئەمە ڕۆڵی وەزارەتەکانە بینێت. ئەمە ئەنجومەنی وەزیران بڕیاری بۆ نێرێت. کاتێک کە دەستێک حرامێک دەکات، زینایەک دەکات، تاوانێک دەکات، قەتلێک دەکات، ئەمە تۆ لە مێشکەوە بڕیاری بۆ دراوە. دەست خەتای نییە وەکو چۆن لە قیامەتی شایەتیدا و دێتە گۆ و دێتە قسەکردن دەڵێ من هیچ خەتایەکم نەبووە، ئەو پێی کردوم، ئەگەرنا من دەستێکم و من ئەندامێکم و هیچ ڕۆڵم نییە. دوایی بۆتان باس دەکەم کە بەداخەوە ئەم وەزارەتانەش دێتە زۆر جار نەخۆشە بێت و پێی نازانێت. دەڵێ با باسی مێشکتان بۆ بکە. زۆر داماون، منیش لە ئێوە داماوترم، قەنەعەتتان وا بێت بەس تەنها بوونی شێرپەنجە لە مێشکان نەخۆشە، بەس ئەوەی کە ئیلتیهابی سەحایە هەیە نەخۆشە. بڕواتان بێ زۆر کەس ئەبینم لەم کوردستانی خۆما بە چاوی خۆم، من کە بە حساب پرۆفیسۆری یاریدە دەرم بە هەموو عیلمێ بۆیە سەرمێنم ئەم مێشکی نەخۆشە بەس بەخۆی نازانێت. نەخۆشە لەبەرەوەی بیرکردنەوەیەکی سەقەتی هەیە، نەخۆشە لەبەرەوەی کە لە ژیانە بڕیارێکی سەقەتی هەیە، مێشکی نەخۆشە لەبەرەوەی کە نەخێری نییە بۆ ژیان، نەخێری نییە بۆ تریاک، نەخێری نییە بۆ زینا، نەخێری نییە بۆ جگەرە، نەخێری نییە بۆ هەموو شتە پیسەکان و بۆ گەنەکان. ئەی زەحمەت نەبێت توان پێم بڵێیت نەخۆشی یعنی چی؟ نەخۆشی هەر ئەوەیە لە جێگەیە کرم لێدا، نەخۆشی هەر ئەوەیە کە مۆغەزی پێوە هەڵواسێت. زۆر من خەفەتە خۆم لە یەکێک ئەڵێن وای چەند گوناحا لە 60 ساڵیە لە 62 ساڵێ تووشی شێرپەنجەی مەمک بوو یان مێشک بوو، بەتایبەتی بۆ مێشک ئەڵێ لە 64 ساڵیە مرد. بابە منە و نەفەراناسم لە 40 ساڵیەوە شێرپەنجەیەتی. بابە منە زانم ژنەکەی و مناڵەکانی و هەموو عەشرەت و هەموو ئەم میلەتەش شایەتی ئەدەین ئەمە لە 40 ساڵیەوە شێرپەنجەیە بەس ئاخ داخی گرانم ئەجەل بەدەستی ئێمە نییە بوو لە 41 ساڵی ئەمە ئینا لیلامان بۆ بکردایە لە کۆڵی کۆمەلگامان بکردایەتەوە، لە کۆڵی خێزانمان بکردایەتەوە، لە کۆڵی خانەوادە و عەشرەتەکەیمان بکردایەتەوە. ڕاستە 61 ساڵ ئینجا شێرپەنجە فریای کەوت و تەختی کرد لە 62 ساڵ و 63 ساڵی لە کۆڵی کۆمەلگا بووە. بەڵام ئەمە لە 30 ساڵیەوە شێرپەنجەیەتی، لە 40 ساڵیەوە شێرپەنجەیەتی. ئەمە 20 دانە ساڵە شێرپەنجەیەتی بەس بەخۆی نازانێت. شێرپەنجەیەک ئەگەر تەنها لە دنیایە بیکاتە بینێرێ بۆ خستەخانەی هیوا و بۆ کۆڵە نانەکەری، بەڵام لە قیامەتا دڵنیام دەینێرێ بۆ شوێنێکی زۆر سەختتر و زۆر وەکوڵێت زۆر وەکوڵێت پرستر بۆ ژیانی ئەگەر لە دنیایە تۆزێ عەزابێکی بێتاقەتی و ناڕەحەتێکی تۆزێ بینی بێ. بۆیە دەبێت زۆر ئاگادار بی گەنجە جوانەکە. تۆ دەبێت ئاگاداری بیرکردنەوەی خۆت بی کە لە توو باباسەکات ئەڵێ تhinking واتە بیرکردنەوە یان تەفکیر بۆ خۆی جۆرێکە لە نەخۆشی. ئەزانم پارەت زۆرە، ئەزانم دارێ لە پێش ناوتە، ئەزانم شەهادەت هەیە، ئەزانم قەفس مێڵت ئەوە نەیە، ئەزانم سێ چوار کوڕ و کچت هەیە و کۆزی پێوە لێ دەی، ئەزانم پارەت هەیە بە تەمای ژنی دووەمیش بی، بەس بڕوات بێت تۆ تەفکیرت غەڵەت. گەنجە جوانەکەم، تۆ گەر سێ فەیسبووکت هەیە و لەگەڵ سێ ئافرەتە عیلاقەت هەیە، وەڵڵا تۆ نەخۆشی کوڕم بە قسەم کە وەرە با تەختیتت دڵت بۆ بکەم. تۆ ئەگەر لەو جۆرەی دەستگیراندارێکت هەیە و لە ژێرەشەوە قلیبلی لەگەڵ خەڵکێک کاکەی، بڕوات بێت تۆ نەخۆشی. بڕوات بێ من بە تو بۆتە سەرمێنم، خۆشەت نییە بە تەختیتی دڵ بۆت بسەرمێنم، بەڵام بە هەموو پێوەرەکان بۆتە سەرمێنم تۆ دڵت نەخۆشە، تۆ نەفست نەخۆشە. یعنی ئەڵێ دکتۆر حەزم لە هیچ ژیان نییە، تۆ نەخۆشی. ئەڵێ دکتۆر جان حەزم لە ماڵ و خانەوادە نییە، نەخۆشی. دیسان ئێڵێن نەخۆشی تەنها و تەنها ئەوە نییە. گەنجەکان ڕێی بکەوێتە بۆ نمونە ئینعاشێک یان ڕێی بکەوێتە خەستەخانە، چونکە هەڵەیەکی زۆر گەورە هەیە بۆ گەنجە جوانەکانمان. دایکێ پێم و ئەڵێ پێم و تۆمە کوڕە جوانەکەم، تۆ لە هەموو شتێک بێزاری، تۆ جمێن بە هەموومانە دەی، بە کەس ڕازی نیت، و لە خوا ڕازی نیت، لە نوێژ ڕازی نیت، لە مزگەوت ڕازی نیت، و هیچ ناکەی، سەر بە فەرزی خوایە ناکەی، وە گەشتویتەتە 22 ساڵ 23 ساڵ ئەڵەی کەس بۆ خوای ناکاو، خۆشت بۆ خوای ناکەی، وەک بە هیچ کەسێک مەمنونی هیچ کەسێک نابی و هیچ ئیش و کارێک ناکەی، هێشتا دەڵێی من ساغم دایە. دایکی بە هەموو تەمەنەکەی و پێشنیاری بۆ کردووە لە کوڕم حەزم کردووە تۆ توێژەرێکی دەرونی ببینی، تۆ توێژەرێکی کۆمەڵاتی ببینی، چکە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە و هۆکارێکە بۆەوەی کە کەم تا زۆر تۆ خۆشبەخت و ئاسوودە نەبی. بۆیە خاڵە لە خاڵەکان کە زۆر گرنگ و مهمە کە باسی تەندروستی دەکەن، ئەویش ئەوەیە تۆ ئاگاد لە دڵ و دەروونت بێت. دڵ و دەروونە کاکە جان ناتوانانی قەنەعەت بە منی دکتۆرێک بکەی بڵێ دکتۆر جان جگەرە بۆ خۆشیە خۆم. ئاخر دوو کەڵک خۆشی لەکوایە؟ تۆ ناتوانی بە من بڵێ دکتۆر جان لە خەفەتا من نێرگەلا خۆم، تۆ بە من ئەڵێ من ئیش و کار و کاسبیم نییە، هەموو جەلسەیەکی نێرگەلەش 5000، هەفتەی 3 جارێ خۆی 15-20 مانگی 80000 دینارەکە، 80000 دینار ساڵانە نزیکی ملیۆنە دینارەکە. بەچی عەقڵێک، بەچی نەفسێک، بەچی دڵێک؟ تۆیەکی گەنج ئەتەوێ قەنەعەت بە من بکەی بڵێ لە خەفەتا ئەی خۆم.
ئاگامان لە عەقڵ و بیر و هۆشمان بێت، ئاگامان لە دوور و دەروونمان بێت، ئاگامان لە لاشەمان بێت، ئاگامان لە ڕوحمان بێت، لە بیرتان نەچێت لەم مەجلیسەیە بەخۆشمەوە زۆرمان نەخۆشین و پێویستمان بە چارەسەرە، جا بە قورئانە، بە فەرمودەیە، بە دینە، بە مامۆستای ئاینیە، بە سیمینارە، بە توێژەری دەرونیە، بە توێژەری کۆمەڵایەت. من نازانم ئێوە بیری لێ بکەنەوە، بەڵام زۆرمان پێویستمان بە چارەسەرە، بەڵام بەداخەوە زۆر خۆمان بە ساغە زانین وا ئەزانین تەنها زەخت و شەکرە بریتێ لە نەخۆشی. سوپاس بۆ هەموو لایەکتان، ئومێد دەکەم هەمیشە لە شتاب و تەندروست بن و نەخۆشمان. داواکەن لە جەنابی مامۆستا دەست پێ بکە ئینشاءالله تعالی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. شكانوا براني بريس لهر شوينك وهاتونا يا أخوة بخير بيان أقر بمقر مايا إسفادة لإيمانكن إيوه هيشتان نكردوا وأقر إيمش لإيرو خزمتي إيوه نكين إيمش هيش ما نكردوا كواتا بهردو لامان إن شاء الله خزمتي بيكتريا كينو بوي بطوانين هم جياني دنيا بخوشيتي برينين وأمش بكين برهمك بقيامتنا أقر دا صلاتي مني لسر منبر لا دابيت بلا من نيتواني ومن لدلي إيوه دركات ئەوەی ئێمەی لێرە کۆ کردوتەوە تەنها مەحەبەتی ئەڵڵایە سوبحانە وتەعالە هیچی تر نییە. دێمە ناو بابەتەکەمەوە بەڕێزان ئەگەر شتێ بۆم دنیا جائیز بوایە و دروست بوایە ئەم بەندەی خوایە یەک دوعایەک مەکرد زیاتر تەنها بۆ دنیا ئەڵێم لەیتە عمری كله شەباب ئەمەوت خۆزگایە هەموو تەمەنم گەنجەتی بوایە ئیتر ئەو کاتە مردمایە قەی ناکە. درۆیە ڕووناکی ئەم دنیاە بەس لە چاوی گەنجان جوانە. با بەردەوام بم لێم گەڕن با بەردەوام بم. درۆیە ڕووناکی ئەم دنیاە بەس لە چاوی گەنجە جوان و قەشەنگە. سەفەر و سیاحەت حەج و عومرە بەخوا هەر لە گەنج دێت. من ئەم جارە لە سەفەری حەج بووم، یعنی کاتێک پیرەپیاوێکم ئەبینی پیرێژنێکم ئەبینی لەسەر عەرەبانە بوو ئەنجا ئەمە و خوایە نیعمەتی گەنجی چەندێک گەورەیە من هەستی پێ ناکەم. من بە دەستەکانی خۆم ئاوا خۆم بەڵام ئەو ئاویان نەکردە دەمێوە. من بە قاچەکانی خۆم ئەڕۆم بەڵام ئەو لەسەر عەرەبانە بوو خەڵک یارمەتیانەدا. بۆیە کاتێک وەرزش هەموو جۆرەکانی یاری هەر لە گەنج جوانە. ئێستا ئەو گەنجانەی کەوا متابعی تۆپیان ئەگەر ئێستا زێدان و ماڵدینی و مەڕەدۆنە و ئەکە ئیسا کۆچی دوایی کردووە ڕۆناڵدۆ و ڕۆناڵدینۆ و هەموو ئەو لاعیبە کۆنانی جاران ئێستا بێن یاریکەن کێ سەیریان دەکات؟ کێ سەیریان دەکات؟ جاران ئەگەر گوتیان بیان وتایە سێی شەو ئێمە ئامادە بوون سەیریکەین، بەڵام ئێستا ئەگەر بڵێن شەشی ئێوارە یاریەکەن ئێمە سەیریان ناکەین، چونکە یاری و وەرزش هەر لە گەنج جوانە. کاکە خوێندن، قەڵەم، جامپا هەڵگرتن، کتێب هەر هەمووی لایقە بە گەنج. ژنهێنان و شوکردن هەر لە گەنج جوانە. کاتێک کەسێک دەچێتە تەمەنەوە بێتە 40 ساڵ و 50 ساڵ ژنەهێنێ خەڵکەڵێن بەم تەمەنە تازە شووی بۆ چییە و ژنی بۆ چییە؟ بۆیە عەزیزانی خۆم ژیان بریتیە لە گەنجێتی. وەڵڵاهی ئەم ژیانە بەس لە چاوی گەنجا جوانە. وەڵڵاهی مرحلەی پیرێتی یەکسانە بە مرحلەی شکست. ئەها سەیری ئەم برایەتان کرد کە کاتێک تۆ پیر ئەبیت ئەچیتە تەمەنەوە ژیان بریتیە لەم چەند شتە: خەم و خەفەت، ئازار و ناڕەحەتی و نەخۆشی، ضعف و لاوازی، فقدانی داگیرە. خەم و خەفەت لە مناڵ کاکە کچێ گەورە ئەکات 20 ساڵ مازی داواکەی، 25 ساڵ خزمەتی کردووە، ئێستا زاواکەی هەموو ڕۆژێ لێی ئەدا و دەری ئەکات. بۆیە خەفەتی پێ ئەخوا. ژیان بریتیە لە لای ئەم ئینسانە لە خەفەت. ئێش و ئازار تا بەیانی نایەڵێ ئەم ئینسانە بخەوێت. ضعف و لاوازی تەواوی لاشەی ئەم ئینسانی داگیر کردووە، وەکو جاران ناتوانێ ڕێ بکا، وەکو جاران ناتوانێ قسە بکا، وەکو جاران ناتوانێ ژیانی خۆی ڕێ بکات.
وفقدان ذاكرة وكفاي قولا أفرمي حتى لا تعلم من بعد علم شيئا واد ديت وكو منالك اللي ديت شون منالي بيسو باق ليك وناكا سبي وغش ليك وناكا أواد ديت والله من هرمان جاك بروات أجميرم هموجا أجميرم كأشمن بردم آوينا هس أكم تأثيري ليم كردوها هس أكم وردور دقن جيتيم أروات ده صلاتي شنين ئەگەر ئەوەی هەمە هەمووی بیبەخشم بڵێم با 10 ساڵی ترم بۆ بگەڕێتەوە ببنەوە 30 ساڵان نابم تەواو ڕۆی ئەبول عەتاهیە شاعیرێکی بەرزی عەباسیەکان بوو کاتێک گەچێتە بەردەم ئاوێنە سەیرەکە ئەها وردە وردە تەواو ڕیشی لێ سپی بوو ئیتر پشتێکەوێتە ئازار قاچەکانی وەکو جاران ناتوانێ ڕێ بکە ناتوانێ وەکو جاران قسە بکە تێر تێر گریا بە دیار ئاوێنەکەەوە تێر تێر گریا خوي ألي بكيت على الشباب بدمع عيني زور قريان بو قنجيتي فلم يغني البكاء ولا النحيب بلام خو تازق قريانو لخودان هيج إسفادة كنية تالك وتايا ألي فيا ليت الشباب يعود يوما خوزق قنجايتين بو يك روج يبقى رايته يك روج يك فأخبره بما فعل المشيب ئەو کاتە پێمەوت ئەها پیرێتی چی لێ پێ کردوم ئەها تەمەن چ وەزعێکی بەسەر هێناوم بۆیە عەزیزانی خۆم گەنجە بەڕێزەکان ئەم وەسیەتە لە گوێ بگرن رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ تۆیەتی ئەفەرمێ ئیغتەنیم خەمسەن قبل خەمس پێنج شت بقۆزەرەوە پێش ئەوەی ئەم پێنج شتە لەدەستچێت شەبابەکە ئەوەلەن قبل هەڕەمیک کاکە گەنجێتی پێش ئەوەی پیت بی هەچی ئەهداف و ئامانجێکتان هەیە لە گەنجێتیە بەدەست دێت کاتێ تۆی گەنج دەسەدەیتە خراپە و خراپەکاری تووشی ئینحیرافی ئەخلاقیە بیولادەیت سنگ دەرنەپەڕێنی بڵێ کەس حەقی نییە بەسەر منەوە کەس بۆی نییە قسە بکات هەر کەس دەچێتە قەبری خۆیەوە بزن بە پێی خۆی مەڕ بە پێی خۆی خۆ خەڵک نایەتە قەبری خۆمەوە داماوە يا أيها الناس إنما بغيكم على أنفسكم والله زرر مندي قولوا أخير خوتي يا كم زرر يا كم دسكت لدسي كوتني كسايتي تكسايتي عزيزانا هر كسي كسايتي بكوي هيزني كسايتي واستوكان سمعة زور قرنقل لجيانا أبيت وي قنش باريزقاري للسمعي خود كيت والله السمعة بروشيت هيزني بوتي صافكات ناتوانيت بويا نڵی هەر کەس ئەچێتە قەبری خۆیەوە ئاگرە سوورە لە خۆم دوورە مەڕ بە پێی خۆی بزن بە پێی خۆی نەخێر عەزیزەکەم وریابە سومعە زۆر زۆر گرنگە کاکە تۆ واز لە هەموو شتێ بێنە لە ئێستایە تۆ زەواجت نەکردووە چ کچان چ کەڵان من لەگەڵ ئێوە قساکەم نەڵی نێرگە لە کێشان هیچ نییە و مەشروب خواردن کەس خوێڕی ناکا و جگەرە کێشان چییە و زینا و فاحیشە چییە و عیلاقەی ناشەرعی چییە هەر یەکە لەمانە عەزیزانی خۆم سومعەتی پێ ئەڕوشێت سومعەتی پێ ئەڕوشێت ئێستا کەسایەتی دیاریەکە تەسەورەکەن یەکێ لەو کوڕانە چەند ساڵ بوو حەزی لە کشێ بوو کوڕەکە هیچ عیبی نەبوو لە ئێستایە هیچ عیبی نەبوو بەڵام باوکێ وت نایدەمێت باوکت چاک باپیرت چاکاکە بۆ نایدەیتێ مامۆسا ئەم لە فەیسبووکەکەی خۆی بە نێرگەلەوە ڕسمی پۆست کردووە نایدەمێت دوو ڕۆژتر خەڵک گەڵێن ئەوە زاواکەتە نایدەمێت گەنجێک هەر لە گەنجایەتیەوە خوای پەرست بێت هەر لە گەنجایەتیەوە بە دەستپاکی و بە داوێن پاکی هێنابێتی هەر لە گەنجایەتیەوە هەوڵی دابێ بۆ بەدەستێنانی خۆشەویستی خوای گەورە ئەم کەسە ناڕەحەتیەکانی دۆزەخ نابینێت ناڕەحەتیەکانی قیامەت نابینێت ناڕەحەتیەکانی قەبر نابینێت بۆیە ئێمە هەمومان هاتوینە بۆ ئێرە بۆ ئەوەی لەولا مرتاح بین بۆ ئەوەی لەولا شوێنێکی خۆشمان بێت توی باوەڕداری ئەم کاتە خۆمەوە کەدابێت ئەگەر ئەمە نەکەین مناڵەکان